پرسی پەیوەندیەکانی ئێران لە داهاتوودا لەگەڵ وڵاتانی ڕۆژاوا وڵاتانی دراوسێ هەروەها کاریگەری سەرۆک کۆماری نوێ لەسەر پرسی کۆمەڵایەتی و ئەمنی ناوخۆی ئێران لەگەڵ میوانەکەم ئەنوەر حسێن بازگەر شارەزا لە کاروباری ئێران دەکەم کاکەنوەر ئەم کاتت باش سپاس کە میوانی زوومی ئەگەر پێمان بڵێ سزا نێودەوڵەتیەکان چۆن کاریگەریان لەسەر هەڵبژاردننی سەرۆکاتی کۆماری ئێران دەبێت. زۆر سپاس لە ڕاستیە ئەو سزایانە ماوەیەکی زۆرە بەردەوامە لەسەر کۆماری ئیسلامی ئێران و پەیوەندیەکی ڕاستەخۆی نییە بە هەڵبژاردننی و کام کاندیداتۆرا دێتە سەر حکوم ئەوەندەی کە پەیوەندی هەیە بە ئەو کێشە و گرفتانەی کە لەگەڵ پێنجاییدیەک هەیەی و لە بەرجام هەیبوو و بە تایبەتی تریش لەگەڵ وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا. ئەم گەمارۆ ئابوووریانە بێگومان لە دوای هات سەرکاری کۆماری ئیسلامی ئێران و شۆڕشی گەلانی ئێران لە 1970ەوە وردە وردە درێژەی هەبووە تا لە ماوەی چەند ساڵی ڕابردوودایە لە 15 ساڵی ڕابردوودا زۆرتر لەلایەن ئەمریکا ئەوروپا و فۆکەسی خراوەتە سەر وە قسەی ئەوانیش بوو ئەم گەمارۆیانە بریتە لەوەی کە کۆماری ئیسلامی ئێران ئەوێ دەستی بگا بە چەکی ناوەکی و خەریکی بەرەمێنانی چەکی بالێستی دوورمەودایە و بەم دوایانە بەرەمێنانی درۆنیشی کەوتە سەر و گلەیەکانی ئەوەشیان لێیان کە بەشێک لە چەکوچۆڵی شەڕی ئۆکراین و رووسیا بۆ مۆسکۆ دابینەکە هەموو ئەوانە لەلایەن بێگومان ئەم فیلە کاتێک خراوەتە بەردەستی گروپی پێنجاییدیەک کە لەلایەن ئاژانسی وزەی نێودەوڵەتی ئەتۆمەوە لە جیهانە بە نەتیجەیەک نەگەیشتون سەبارەت بە ئەوەی کە ئاژانسی وزەی نێودەوڵەتی ئەتۆم چەند جارێک سەردانی ئێرانی کردو جگە لە سەردەمی ڕئیسی ئەحمەدی نەژاد و خاتەمی و ڕۆحانی و لە هەموو ئەو سەردەمانە ئەم کێشانە هەبووە ئەوان پێیان وا بوو کە لە هەندێک لەو قۆناغانە پیان وا بوو کە ئێران خەریکی پیتاندنی یۆرانیۆمی قورسە و ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم ئەو کامێرانەی کە لە ناو ئەو شوێنانە داینابوو کە گومانیان لیان هەیە پیان وایە کۆماری ئیسلامی ئێران لەم هەوڵەی بەردەوامە بۆیە سزاکان بێگومان کاریگەری زۆری لەسەر کۆماری ئیسلامی ئێرانداناوە لەسەر خەڵکداناوە هەر بۆیەژە یەکێکە لە گرنگترین ئەو بانگەشانەی کە هەر کام لە کاندیدەکان قسەی لەسەرەکەن بە تایبەتی کاندیدی ڕیفۆرمیست خواست زۆر زەخر لەسەرما کاتەوە ئەگەر دەسەڵات بگرێتە دەستوە هەڵبژێدرێ هەوڵەدا ناڵێ گەمارۆکان لا بم ئەڵێ مەسەلەن جارێشکە ئەڕۆینەوە پای دانووسانەکانی پێنجاییدیەک وە لە چەند ڕۆژی ڕابردوودا پشتیوانانی مەسەلەن ریفۆرمیستەکان و پشتیوانانی پزیشکیان هەم محەممەد خاتەمی هەم حەسەن ڕۆحانی سەر کۆماری پێش و پێشووتری ئێران کە پشتیوانی پزیشکیان و ڕیفۆرمیستەکانەکان و خۆشیان بە ریفۆرمیز ناسراون هەردووکیانەوەیان وتیان ئەگەرەتانەوەێ گەمارۆکان لەسەر ئێران لاسیەوە ئەگەرەتانەیە بگەڕێنەوە بۆ دانووسانەکانی پێنجاییدیەک دەنگدەن بە پزیشکیان بۆیە بێگومان ئەم گەمارۆیانە کاریگەری ئەمانە جێبەجێ بکاکێڵێ لە ڕاستیە پزیشکیان خۆشی مەیلی ئەوەی هەیە و هاوڕێکانیشی لە بزنەوەی ڕیفۆرم هەم خاتەمی هەم ڕۆحانی چوونە پای ئەم دانیشتانە لەگە گروپی پێنجاییدیەک ئەو کاتە زۆرتر محەممەد جەوازەریف نوێنەریان بوو لە سەردەمی ئۆبامایە دوای ڕەخنەی زۆریان لێگرت و لە سەردەمی ڕۆحانیە لایەنگرانی باڵی محافزکار زۆر ڕەخنەیانگر لە حکوومەتەکەی ڕۆحانی کە ئەو خەتە سوورانەی بەزاندووە کە خامنەی و ڕابردیاری کردو بۆ دانووسانانە بەو دلیلەی کە نابێ سازش بکرێ ئەوان پێیان وایە بێ دانووسان بکرێ بەڵام نابێ سازش بکرێ بۆ پێنجاییدیەک کە خەتی سووری ڕابەر ببەزێنێ و لە هەمان کاتە بەرژەوەندێ باڵەکانی کۆماری ئیسلامی ئێران بخاتە مەترسیەوە بەڵام لە قەوسێکە پێم وایە هەمویان لەسەرەوە سوورن یا با بڵێم ڕابەر و سوپای پازاران بۆیان گرنگە کە دەستیان بە چەکی ناوەکی بگاوەکو زلهێزێکی ناوچەی بمێننەوە بۆیە بە نەزەری من پزیشکیان بێگومان بۆ خۆی ناتوانێت بە نەتیجەیەک بگا لەگەڵ پێنجاییدیەک لەگەڵ ئەمریکا لەگەڵ خۆر ئاوا بە نەتیجەیەک بگا فیلێکی بەدەستەوە بێ بە ئارەزوی خۆی مەسەلەن سازش بکە و ڕێگا بدا بە تیمەکانی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم بێن شوێنەکانی وەکو ناتانز و ئاراک و ئەسفەهان و ئەمانە کە لەلایەن ئەوانە گومانی لەسرە هەمووی بشکێندرێ بە ئارەزوی خۆیان وە مەسەلەن
ئەو داوایانەی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا هەیەی لە چەند کەیس و لە چەند کەس تەسلیم بکرێ. بۆیە بە نظری من نەک پزیشکیان تەنانەت خودی قاڵیبافیش خودی جەلیلیانیش کە بە جەلیلیان سعیدی جەلیلی مەبەسمەوەیە بە تونندڕەوترین کارکتەر دانراوە کە سەرپەرشتی کۆبوونەوەکانی پێنجایدێکی کردووە لە ڕابردووە کە ریفۆرمستەکان پیان وابوو ئەو سەبەبی نەگەیشتنە ئەنجام گروپی پێنجایدەکە، بەڵام حافزکارەکان پیان وابوو ئەوە سیاسەتی ئێرانە نابێت لە بەرامبەر ئەمریکا سازش بکە. بۆیە بە نظری من هەرچکام لەسەر کۆمارەکان بێ پێویستی بە هەڵکردنی چرای سەوزی ڕابەرە بۆی کە بچێتە پای دانووسانەکان وەچی بڵێ وەچی بکە کە قسەکەوێ بە نظری من هەر دوێنێ وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا دیسان سزای تازەی سەپاندەوە بەسەر کۆماری ئیسلامی ئێران. پێگومان ئەم سزایانە کاریگەری زۆری هەیەەوە یەکێک لە گرفتەکانی خەڵکە و یەکێک لەو ڕوویانەیە کە خەڵک هەیەی پیان وایە ئەبێژیان و گوزەرانیان باشتر بێ، بەڵام بۆیان دەرکەوتووە کە سەر کۆمار هەم سەلاحیەتەکانی بە پێی دەستوری ئێران مەحدودە و هەمیش چانسی ئەوەی نییە کە بتوانێت هەر دۆسەیەک پێی خۆشە بەخواستی خۆی بیباتە پێش. هەر لەسەر پەیوەندیەکانی ئێران لەگەڵ وڵاتانی ڕۆژاوە بە تایبەت ئەمریکا لاگەری دەرچوونی دۆناڵد ترامپ لە هەڵبژاردننی داهاتوو کە لە مانگی 11 ئەنجامەدرێ چ گۆڕانکاریەک لە پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و ئێران ڕۆدات بە تایبەت دوایەوەی کە ترامپ بەردەوام قسە و باسی توندی هەیە بەرامبەر بە ئێران و سزای توند ئەسەپێنێ بەسەریانە پەیوەندیەکانیان چی بەسەریەت؟ لە ڕاستیا پەیوەندیەکانی نێوان تاران و واشنگتۆن پەیوەندیەکە وەکوتم لە دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی ئێران پەیوەندیەکە بە قۆناغی ئاڵۆزی جۆرا و جۆرا تێپەڕیەوە لە تایبەتی لە شەڕی عێراق ئێرانە ئەمریکا دەور و نەخشی زۆری هەبووە، بەڵام هێشتا ئەم پەیوەندیانە نەیتوانیوە بگاتە حەلێکی ممکن و لەسەر ئاستی ناوچەیی لە ململانەیەکی توندان. تۆ دیقەت بە ئێستا لە هەموو ئەو جێگان نفوزانەی کە ئەمریکا ئەوێ هەبێ هەژمونی هەیە، ئێرانیش وەکو محور لەوێ هەیە. مەسەلەن لە سووریا هەژمونی کۆماری ئیسلامی ئێران زۆرە لە بەرامبەر هێزەکانی ئەمریکا کە لەو منتقەیە هەیە و لە زایدەوەی کە کۆماری ئیسلامی ئێران ئەو پەیمانەتێکی هەیە لەگەڵ بەشار الئەسەد و ڕژێمی سووریاش کە بنکەی سەربازی لە تەرتووسەیە. مەسەلەن لە یەمەن کە ئەسڵەن منتقە استراتیجیەکە کە دەریای سوور و گەروی بابل مندەبە بەدەست حوسیەکانەوەی مانای بەدەست محوەری ئێرانەوەی کە ئەوە نەوتێکی گەورەی کەشتێگە نەوتەکانی دنیای لێوە هاتوچۆگرا بەردەوام کێشە و گرفتەیە بەریەکەوتنیان هەیە. لە عێراق کە هەژمونی ئێران چەنە زۆرە ئەمریکاش لە منتقەیە هەیە. مەسەلەن لە بەشێکی زۆری منتقەکەەوە لە کەندای فارس بەریەکەوتنی زۆریان هەیە و بەم دواییانە کێشەکانیشیان قوڵتر بووە بە تایبەتی لە شەڕی فەلەستینی ینی بینی حەماس و ئیسرائیل ئەمریکا ڕاستەوخۆ هاتە شەڕەکەەوە و ئێرانی تاوانبار کرد و ئێستا لەوەش گرنگتر ئەو شەڕانێکی احتیمالی هەیە لە چەند ڕۆژی داهاتوو لە لوبنان ڕووبدا بەرکەوتنێکی تند هەیە و ئەمریکا هەرچەندە ئاگاداری ئێرانەکە کە هەوڵدا شەڕەکە تەشەنە نەسێنێ لەوە گەورەتر نەبێ، بەڵام پێم وایە ئیسرائیلیش زۆر بەگوێ ناکە. هەموو ئەم بەرکەوتنانەی هەیەە و جگەل لە ململانە محوەریانەی کە لە نێوان هێزەکانیانە هەیەە ڕاستەوخۆ دیسانیش بۆ ئەمریکا مۆزوعی بنیادنانی پرۆژه ئەتۆمی زۆر گرنگە. لە تازەترین دیبێتی نێوان ترامپ و بایدن ترامپ ئەوەی وتی ئێمە دژی خەڵکی ئێران نین، ئێمە دژی دەسەڵاتی ئێرانیش نین، ئێمە دژی ئەوەی کۆماری ئیسلامی ئێران دەستی بەچەکی ناوەکی بگە. والحاصل پێم وایە ترامپ ئەمە پێم وایە ڕەنگە تاکتیک بێ ئەم قسانەی کردی ئەگەر مەسەن ترامپ تونتر بوو بەرامبەر کۆماری ئیسلامی ئێران و بەشێکی زۆر لە سزاکان و تەنانەت ترامپ لە سەردەمی کابینەکەی پێشووتری خۆیان گلەییە کرد ئەیوت ئێوە سازشەکەن، ئێوە نەرمونیانن لەگە کۆماری ئیسلامی ئێرانەگە ئەمە ئەبێ کۆتایی پێبێ ئەمە بە نەزانی من هاتنە سەرکاری سەر لە نوێی ترامپ بێگومان ڕەنگە ئەم داوای ترامپ کە لە ئێرانی هەیە ئەوەی کە کۆتایی بە ئاگەرەکانی بەرەمهێنانی پرۆژەی چەکی ناوەکی بدا کارێکی قورسە. بۆیە پێم وایە بەرکەوتنی زۆرتریانە بێ و ڕەنگە لە هەندێک شوێن بەخۆر لە ڕاستی خۆیان دایم بەجەناب بڵێم واشنگتۆن و تاران تا ئەم لەحزەیە لە هیچ شوێنێک بەرکەوتنی ڕاستە خۆیان نەبووە میشە لەلایەن ئەو نیابەتەکانیانەوە. مەسەلەن نیابەتەکەی ئەمریکا لەلایەن ئیسرائیلەوە
یان لەلایەن هێزە هاوپەیمانەکانی مەسەن لە هەرێمی کوردستانەوە و بە هەماشەوە ئەمریکاش فشارەکانی لەسەر چیە لەسەر حەشتی شعبیە لەسەر حیزب اللهە لەسەر نەسڕڵڵایە لەسەر مەسەلەن گروپە شیعەکانە لە سووریا لە ئەمان ناکاتە ئاماز وەحاصل هەندێک جار باز لەوەژەکرێ دانووسانی نهێنی ژێربەژێریشانێ لەم ماوەی پێشوا باز لەوەکرێت کە دانوشێنی نهێنیان هەبووە لە هەرێمی کوردستان تاران و مۆسکۆ و جاروباریشە بینین کە لە سەڵتانەی ئەمان دانیشتنیان هەیە بە نهێنی بۆیە قسەکەوەیە کە ئەم دوو وڵاتە هەرچەندە دوو نەیاری سەرسەختی یەکترن بەڵام ڕوبەڕووی یەکتر نەبوونەوە و پێشم وایە نابنەوە و وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاش بە جددی تا ئێستا پەیام و مەسیجێکی نییە کە بیاوێ کۆماری ئیسلامی ئێران بڕوخێنێ یا لە بە هەمیشە ئەوێ ئەم خاڵە گرنگێکە هەیە لەسەر پرۆژەی چەکی ناوەکی لەسەر مەسلەی چەکی بەرهێنانی چەکی بالیستی وەزایدن ئەو هاوپەیمانێتی کە هەیە لەگەڵ سین و رووسیا بۆتە نیگەرانی ئەمریکا. زۆر باشە کاکەنەوە وەڵام وەرگرت ئەمەوێ پرسیاریەوە بکەم کا لە ماوەکانی ڕابردوو بارگرژی هەتا سەربازی لە نێوان ئێران و ئیسرائیلدا ڕوویدا ئەگەر هەیە جارێکی ترم پێکدا هەڵکژانە دووبارە ڕووبداتەوە بێگومان هەر ئێستا کە باسم کردگەلەوەی کە کێشەکانی نێوان حەماس و لەگەڵ ئیسرائیل کۆتایی پێ نەهاتووە و جەنگێکی ماڵ و ئێرانکەر هەیە و خودی ئەمریکا و ئیسرائیلی ژەوازانن کە یەک معلومات بەم بەجە نابێت لە خۆرهڵاتی ناوەڕاستدا کۆماری ئیسلامی ئێران جگەل لەو منتقە شیعی نشینیانەی کە نفوزی خۆی هەیە و هەژمونی تەواوی هەیە لە ڕووی مەسەبیەوە لە دوو ناوچەی خۆرهڵاتی ناوەڕاست کە ناوچەی سننشینن نفوز و هەژمون و هەیمەنەی زۆری هەیە یەکیان لە فەلەستینە کە هەژمونی بەسەر حرەکەی جیهاد و حەماسی فەلەستینیەوەیە و لە هەرێمی کوردستانیش لە زۆنی زەرد و سەوز کە هەژمون و هەیمەنەی گەورەی هەیە وەکو دوو منتقەی سننشین بۆیە قسەکەوەیە کە جگەلەوەی ئەوە کۆتایی نەهاتووە و ئێران بە هەمووی ئیمکاناتی لە پشتی ئەم شەڕەوەستاوە پێی وایە و لە حقت شاوایە بە هەموو وڵاتانی عەربی بەقەدەر کۆماری ئیسلامی ئێران پشتیوانیان لە حەماس نەکردو ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئیسرائیل و ئێستا لەوەش کێشەکە لە ئێستەرە کێشەیە بۆ کێشەی گەورەتر یعنی لە لوبنان لە چەند ڕۆژی ڕابردوودا سەردانی وەزیری بەرگری ئیسرائیل بۆ واشنگتۆن وە کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانیەوەیە کە ئەوێت چرای سەوزی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا پێ بدەن بۆ هێرشکردنە سەر جنوبی لوبنان و تەنانەت ئیسرائیلیەکان ئەڵێن ئامانجمان هێرشی زەمینیە و کوشتنی حەسەن نەسڕڵڵاشە بۆیە بە نەزەری من قەیرانەکانیان ئالۆسترێ بێ و ڕەنگە ئەم هەڵبژاردنە چەند ڕۆژە کاتەکەی ڕاگربێ ئەگەرنا پێم وایە ئیسرائیل سوورە لەسەرەوەی کە هێرش بکە قسەکەشی ئەوەیە کە ئیسرائیل یەکەم پشتیوانی ئەمریکای بەدەستێناوە دووهەمیش لە شەڕێکەوە گلاوە پێی وایە وەکو شەڕەکانی 16 ئەبێ تەواویکە بۆی ئەو نائەمنی لە سنوورەکانی هەیە تەواویکە جا قسەکەەوەیە کە پێم وایە حیزب الله زۆر بەتواناترە لە حەماس خاوەنی 150,000 موشکی مامناوەند و مەودادرێژە و ئیمکانات و هێزێکی گەورەی هەیە و حەماس ئەگەر حرەکەتێکی چەکداری ڕادیکاڵە نەناو فەلەستین بە پێچەوانەوە حیزب الله حرەکەتێکی ڕادیکاڵی بەهێزی جەماوەریە و تەنانەت کۆی حکوومەتی لوبنان لانی کەم ئەکسەریەتی حکوومەتی لوبنان و خەڵکەکەی لەژێر هەیمەنەی حیزب اللهیان کاکەنوەر دەگەڕێمەوە سەر هەڵبژاردنەکان ئەم هەڵبژاردنە پەیوەندیەکانی ئێران بەرەو کوێ دەبات لەگەڵ ئەو وڵاتانەی کە باست کرد کە لەوانەیە لە داهاتوودا بارگرژیەک دروست بکات مەبەست خۆراوایە بەڵێ وڵاتانی ڕۆژاوا بەتایبەت لە ڕاستیە ئەم هەڵبژاردنانە ئێستا بۆم هەڵبژاردنانە کە جەنابی شدوتە چەند کاتێکی کەی ماوە ئایا کام لە کاندیدەکان دەرەچێ لە ڕاستیە دەرچوونی کاندیدەکان ئەوەندەی پەیوەندی هەیە بەوەی کە ڕابەر وە سوپای پاسداران تەرکیزەکەنە سەر کێ دەرچێ و بۆم هەلومەرجە چێ باشە و چێ ئەتوانێت وڵامی قۆناغەکە پرسە سیاسیەکان و پرسە ئەمنیەکان و پرسە ئابووری و ئەو پرسانی کە تۆوتت بۆ پەیوەندی لەگەڵ ئەمریکا و ئەوروپا بداتەوە لەسەر ئەمە بڕیارەدەن ئێستا دوو سیناریۆ هەیە لەم بارەیەوە یەکیان ئەگەر ڕابەر وە سوپای پاسداران بیانەوێ فەزایەکی نیمچەکراوەی وەکوی سەردەمی خاتەمی ڕوحانی لە ئێران پێک بێت بۆی کە ببێتە هەڵمژینی ئەتراز و ناڕەزایەتەکانی خەڵک هەیەی و کۆتایی هێنان بە مەسەلەن بە شۆڕشی ژینە و
حیجابی زۆرەملی کە لە ناو گەنجان و لاوانە زۆر کاریگەری هەیە و بەشێکی لەوانی کە بایکوت هەڵبژارنەکانەکەن هەدەفەکەشی ژنان و کچانن بە دەلیلی ئەمە و ئەو گەمار و ئابوووریانی کە کاریگەری زۆر نێگەتیفی لەسەر خەڵکدا ناوە و ئەمانە ئەگەر کۆماری ئیسلامی ئێران بیەوێ کرانەوەیەک ڕوو بە ئەمریکا و ئەوروپا بکە بیەوێ ئەتراز و ناڕزایەتەکانی خەڵک هەڵمژێ ئەوە پێویستە خامنەئی و ڕابەر پشتیوانی لە دەرچوونی مەسعود پزیشکیان بکە بەو دەلیلەی کە ئەمە گونجاوە لە پێشوشتا ئەمەیان تاقی کردەوە هەم لە سەردەمی خاتەمی و هەم ڕوحانی ئەمەیان تاقی کردەوە. یعنی بە قازانجی کۆماری ئیسلامی ئێران چۆ پێش هەرچەندە لە دەستیان دەرچوو مەسەرەن خۆپیشاندانەکانی گروپی سەوزی لێکەوتەوە و ململانەی زۆر هەبوو لە بینی پەرلەمان و سوپاوانە ئەمە سیناریویەکە کە هێشتا نەتیجەکان بەڕاستی دەریەخە. خاڵی دووهەم ئەگەر کۆماری ئیسلامی ئێران نێتی نێبێ لەگەڵ ئەمریکا ڕێکەیە و نێتی بێ بەردەوام بەم سیاسەتانێ بە ئەو بێگومان ئیمکانی زۆری هەیە کە چرای سۆز بۆ قالیبا فەڵکەن کە پاسدارە و متیعی ڕابەرە و هیچ خلافێکی نییە لە لەگەڵ پەرلەمان و هەیژمون و هەیمەنەی زۆری هەیە لە ناوسپای پاسداران و ئیمکاناتی زۆری هەیە و سەرۆکی پەرلەمان بووە و بە یەعازی خامنەئی سەرۆکی هێزی ئاسمانی ئێران بووە و سەرۆکی دەستگای ئاسایشی ناوخۆی ئێران بووە و سەرۆکی شارەوانی تاران بووە و سەرۆکی پەرلەمانە. هەموو ئەوانە لەم حاڵەتەیە ئەم قالیبا وەکو کاندیدی مەحافزکار بێکێشەیە بۆیە بە نەزەری من هەر کامیان دەرچێ ئەوە ڕابەرە تهدیدیەکە بە پێی هەلومەرجی سیاسی ئێران کامیانە بۆیە دەرچوونی هەر کامیان بە نیسبەت خەڵکەوە پێم وانێ شتێکی زۆر عیبێ ئەوەندەی کە داڕێژەری سیاسەتەکانی ئێرانە بێ. کاکە نوەردەمیست گفتوگۆی زیاتر بکەین. سپاس بۆی کە لەگەڵمان ئامادە بووی. سپاس. زۆر سپاس.